یەکێک لە هونەرمەندە دیارەکانی بواری مۆزیک و گۆرانی کە ناوێکی دیارە و ساڵانەکە خزمەت بە هونەری کوردی و مۆزیکی کوردیەکات هونەرمەند سەفی خەراجیانیە ئەو دیارە لە ساڵی 1970ەوە بەردەوامی خەریکی میوزیک ژەنینە لە ساڵی 1990ەوە خەریکی ئەندازیاری دەنگ و میوزیکە و واستۆدیۆکی پرۆفشناڵیشی هەبوو کە کاری لەسرە کردووە چەند هونەرمەندێکی دیار سەردانیانە کردووە خاوەنی چەند گۆرانیەکی کلیپکراوی تایبەت بە خۆشیەتی لە ساڵانی ڕابردووەوە بە بەردەوامی درێژی بەکارەکانی یاوە و لە ئێستاشدا نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوێتەوە هەمیشە لە ڕێگای بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان وە بتوانن ئەو بەرهەمانەی کە تایبەتن بە مۆزیک و هونەری کوردی و هەروەها پاراستنی ئەو ڕچکە تایبەتە کوردەواری و فۆلکلۆریە کوردەواری و مۆزیکە ڕەسەنەی کە هەیە بتوانن خزمەتی زیاتر بە هونەری کوردی بکەن چ جای لەگەڵ پێشکەوتنەکان وە بەربڵاوی ژانرەکانی بواری میوزیک و گۆرانی لە سەرانسەری جیهانە بتوان سوودی لێوەربگرن بەڵام بە شێوازە کوردێکی تا بتوانن باشتر کاری لەسەر بکەن هونەرمەند سەفی خەراجیانی لە ئێستاە نوێترین بەرهەمی خۆی بڵاوکاتەوە. بۆچی هاتووی کە ئەزانی دادت نادا پەشیمانی ئەوەشی کێفری دای کێ بەڵێنی پێشگانی یەکەم دیدار نیگای تۆ بوو. هونەرمەند سەفی خەراجیانی نوێترین بەرهەمی خۆی باشەوەی ڤیدیۆکلیپ پێشکەشی گوێگرانیەکات ئەدەم ناوی بەرهەمە نوێیەکەی سەفی خەراجیانەکە تێکستی هونەرمەند بندیا حسێنە و میلۆدی و ئەرەنجمێندی لەلایەن هونەرمەندەوە بۆکرا وەکو هونەرمەند ئاماژەی پێکردو ئەدەم یەکێکە لە تراکەکانی ئەلبومی مەلێکە بڕیارە ڕۆژی 22/2022 لە سەعات 2:22 دقیقە لە هۆڵی خاک لە ئامەڕاستیمێکدا بڵای بکاتەوە. دەلێم گەڕێ گەر ئەتەوێ کەمێ ئاسوو دەبێ سەرم با پاشماوەی ئەم تەمەنام بە تەنهایی بەسەر بەرم چی لە تەنیایی خۆشترە ئەگەر وەکو ڕۆژانی زوو بێڵێ وەنەوزێ بدەم زایڵەی شاڵی گەلوو